سلێمانی و بە تایبەتتر بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی هەڵەسێ بە ئەنجامدانی کەمپینێک بۆ پاراستنی شاری سلێمانی لە خۆراکی ناتەندروست. ئێوە بۆ خۆتان نەزانن سلێمانی یەکێکە لەو شارانەی کە توانم بڵێم لەسەر ئاستی عێراق لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی خۆراکی تەندروستەوە لە پێشی پێشەوەی شارەکانایە. بۆیە ئێمە مانەوێ ئەم ڕیزبەندیە بەو شێوەیە بمێنێتەوە بەڵکو باشتریش بێت. بۆیە ئەمڕۆ بەسپاسەوە بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی ئەم کەمپینەیان ئامادە کردووە بۆ ئەوەی بتوانن شاری سلێمانی لەو خۆراک و لەو مادانەی کە بۆ خواردن و خواردنەوە بەکارێ بپارێزن کە ناتەندروستن. دیارە کەمپینەکە 10 ڕۆژە خایێنێت و زیاتر لە 320 کارمەندی بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بەشدارە بێتیایە کە خۆیان لە 107 تیمە بیننەوە. نزیکەی 35 ئۆتۆمبیل لە پرۆسەکەیە بەشدارە بێ. وەکو باسم کرد پرۆسەکەش 10 ڕۆژە خایێنێ. ئامانجی ئێمە لەم کەمپینە دوو ئەرکی سەرەکیانەیە تیمەکان. یەکێکیان پشکنینە، ئەوی تریشیان هۆشیارکردنەوەیە. دیارە پشکنینەکان تارگێتەکەمانەوەیە کە 4000 شوێن پشکنینی بۆ بکرێت کە شوێنی دروستکردنی خواردن و فرۆشتنی خواردن و شوێنی خواردن و خواردنەوەن. لەناو ئەم 4000 شوێنە 500 نمونەی خۆراک وەرەگیرێ سەرەڕای ئەوەی کە چێکی هەموو بڵێن مۆڵەتەکانیان، کارمەندەکانیان، پشکنینی کارمەندەکانیان، مۆڵەتی کارمەندەکانیان، شوێنی کارەکەیان، ئەو مەوادانەی کە بەکارهێنن سەرەڕایەمەش 500 نمونەی خۆراک لەو شوێنانە وەرەگیرێ و نزیکەی 500 نمونەی ئاو لە هەموو شوێنانە وەرەگیرێ بۆی دڵنیابین لەوەی ئەو ئاوەی کە بەکارهێنن ئاوێکی تەندروستیان نا. و لە یەکێک لە ئامانجەکانمان وەکو باسم کرد هۆشیارکردنەوەیە. لەم هۆشیارکردنەوەیشدا 1500 شوێن سەردانی ئەکرێت و تیایدا پرۆسەی هۆشیارکردنەوە ئەنجامەدرێ. 500 یان خوێندنگاکانن لەوێ خوێندکارەکان هۆشیارەکرێنەوە خواردنی تەندروست چییە، چی بەکاربێنن، چۆن بەکاری بێنن و هەروە 1000 شوێنی تریش کە وەکووتم خواردنی تیا ئامادەکرێ و خواردنی تیا فرۆشترێ و خواردنی تیا ئاخورێ بۆ ئەوەی هەم کارمەندەکانیان هەم سەحەبکارەکان هۆشیاری تەواویانە بێ لەسەر ئەو خواردنانەی کە پێشکەش بە هاوڵاتیان یەکەن. وەکو باسم کرد پارێزگای سلێمانی یەکێکە لەو پارێزگایانەی کە لە ڕووی پاک و خاوێنیەوە لە ڕووی خواردنی تەندروستەوە پێشکەوتنێکی زۆری بەدەزێناوە. هەرچەندە ئەمە لەوە چه هەندێک جار بەداخەوە کاریگەری هەبوو بێ لەسەر ئەو داهاتەی کە بۆ پارێزگای سلێمانی کە ئێستا کێشەیەکی گەورەی لەناو پارێزگاکەمان دروست کردووە. ئەو ڕێکارانەی کە ئێمە ئەیانگرینە بەر لە سەر سنوورەکان ڕێکاری تەندروستی تەواوەتین و بەپێی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی عێراق و وەزارەتی بازرگانی عێراق کاری لەسەرەکەین. بەداخەوە زۆر جار ئێمە ڕێگە نادەین هەندێک خواردن بێتە ناو هەرێمی کوردستان یان بێتە ناو پارێزگای سلێمانی سیرەکەی لە مەرزێکی ترەوە بە ڕێگەیەکی تر داخڵە بێت و یێتەوە ناو شار. ئێمە بەوەش هەر کۆڵ نادەین جاری وایە لیژنەکانی قایم قامێت لیژناوە بەشەکانی قایم قامێت بەسپاسەوە لەگەڵ لیژنەکانی بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی لە ناو بازاڕەکان پشکنین دەکەن جارێکی کەچێکی ئەو خۆراکانەکەنەوە کەیەنەوە. بەڕێزان تەلەفکردنی خۆراک، بوونی ئەکسپایری خۆراکی خراپ لە میدیاکانەوە، بینینی خۆراکی خراپ لە میدیاکانەوە ئەکسپایر هەبوو مانایەوە نییە کە ئیتر خۆراک خراپەوە مانایەوەیە کارەکرێ و ئەو شوێنانەی کە ئەو جۆرە خۆراکانە بەکارێنن بە زووترین کات کۆنتترۆلەکەن هەتا چالاکی گرتنی خۆراکی ئەکسپایر و گرتنی خۆراکی خراپ زیاد بکات. ئەبێ هاوڵاتیان دڵنیا من لەوەی کە پارێزراون نەکتە سوود لە ڕاوچیان لا دروست بێ. بۆیە دووبارە من سپاسی هەموو تیمەکانی بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی یەکەم، سپاسی
بەڕێوبەر و بەڕێوبەری کارگەری و هەموو بە سەرۆک بەشەکانی بەڕێوەبەرایەتی خۆپاراسی تەندروستی سلێمانی یەکەم کە لەم بارودۆخە ناهەموارەی قەیرانی داراییە توانیویانە ئەم کەمپینە ڕێکخەن بە هیمەتی خۆیان و کارمەندەکانیان کە پێشتریش بەڕاستی ئەرکی گەورەیان بینیوە لە پشکنینی ناو بازار و پشکنینی کارمەندەکان بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی لە ڕووی سەرچاوی مرۆیی و زانستیەوە لە ئاستی هەرێمی کوردستان توانم بڵێم یەکێکە لەو بەڕێوەبەرایەتیانەی کە خەڵکی زۆر باشی تێدایە و خەڵکی پرۆفشنەڵی تێدایە و کارەکانی خۆیان زۆر بە پرۆفشنەڵانەکەن. من دووبارە سپاسیانەکەم دەستخۆشییان لێکم هیوادارم ئەم کەمپینە بە سەرکەوتویی ئەنجام بدرێ و داوا لە هەموو لایەنەکانەکەم چ لایەنە ئەمنیەکان چ خاوەنکارەکان چ دانیشتوانی پارێزگای سلێمانی هاوکارمان بن بۆی کەمپینەکە ئامانجەکانی خۆی بپێکێ. بەخێر بن سەر چاو دووبارە سپاس دکتۆر ڕزگار و کاکارزان هەم ئامادەکارن ئەم سەرپەرشتیاری کەمپینەکەن ئەگە پرسیارە شتێکیش لەوان هەبوو بفەرمون. بەڵێ بە شێوەیەکی گشتی سلێمانی دۆخی باشە، بەڵام وەکووتم بەهۆی ئەو ڕێکارانی کە گرینە بەر زۆر جار ئێمە گلەی و گازیندەمان لە لایەن ژووری بازرگانی لەلایەن شوێنەکانی کە بۆ دروست دەبێت چونکە بەشێک لە بازرگانە بەڕێزەکان کە ئەزان پشکنینی وردەکرێ و ئیجراتیان لەگەڵاکرێ زۆر جا خۆراکان لێرەوە نایەنن ئەیبەنە مەرزەکانی تریان ڕێگەی ترە لەبژێرن، بەڵام ئێمە سوورە بین لەسەرەوەی کە ڕێگە نەدەین ئەو خۆراکانی کە ناتەندروستن بۆ پێ ڕێنمایەکان داخل نابن داخل بن. ئەوەی کە ئێمە ئێستا ئەنجام دەمانداوە لەبەرەوەی کە خۆ دەزانی ساڵی نوێیە سەرەتای ساڵی نوێیە وەکو پلانێک بۆ ساڵی 2023 بۆی بەرچاومان ڕوون بێ بزانین ئاستی خۆراک لە پارێزگای سلێمانی چۆنە هەتا بتوانین پلانێکی درێژخایان دانین بۆ تا کۆتایی ساڵ بەردەوام بین لەسەری. بەڵێ ئەوە کاک دکتۆر کاکارزان سنتەری شارەت بەڵێ دیارە هەموو خۆراکانەی کە پێشکەش بە هاوڵاتیان ئەکرێت چ لە خۆراکی سەرەتایی چ لە خۆراکی ئامادەکراو و شوێنی کارەکان و ئەو کەسانەی کاری تیاکەن، یعنی تەنها کەمپینەکە بۆ خۆراک نییە، بۆ کەسانەشی کە کارەکەن خۆراکەکە ئامادەکەن خۆراکەکە فرۆشن و شوێنی کارەکەش بەڕاستی چەند گونجاوە ئەنجا خۆراکەکان بە شێوەیەکی گشتی هەموو خۆراکانەی کە لە دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیان و ئەوانەی کە پەیوەندیان بە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی سلێمانیەوە و بابەتێکی ترە ئێمە ئەوانەی کە پەیوەندیان بە ئێمەوەی بە شێوەیەکی گشتی خۆراکی ئامادەکراوە و خۆراکە سەرەتاییانەی کە فرۆشتن خەڵک بەکاریانێنێ. بەڵێ لە ئێستادا هیچ نەخۆشیەک نییە نەخێت، تەنها پلانێکە بۆی ساڵی 2023 بەرچاومان ڕوون بێ بزانین تەرکیز بخەینە سەرچی و لەکوێ هەوڵەکانمان کۆکەینەوە. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. بەڵێ بەڵێ لە ڕاستیدام بابەتە بابەتێکی کێشێکی گەورە بوو. ئێمە چەند ساڵێکە نەمانتوانیوە تەندەرینی خۆراکی نەخۆشخانەکان ئەنجام بدەین لە بەرەوەی ڕێنمایی نوێ هاتووە و ئێستا تەندەرینەکە لە قۆناغی ئیحالەکردنە و پێم وایە لە چەند هەفتەیەکدا ئەو بابەتە کۆتاییەت و ئەدرێ بە یەک کۆمپانیا هەموو نەخۆشخانەکانی سلێمانی و ئەبێ خۆراک ئامادە بکەن و پێشکەش بە نەخۆش و کارمەندانی بکەن. بەڵێ بەڵێ پزیشکی دەرمانساز نەک پزیشک و نەخۆش. بەڵێ دیارە بە پێوە فتوایی دکتۆر عەلی بێ
بەداخەوە منم قسەیەکەم ئەمە تەنها بۆ پارێزگای سلێمانی نییە لە هەموو عێراق ئەگەر لە ڕووی دینیەوە سەیری بکەین زیاتر لە 170 ئەو پارەیە کە پزیشکان و پزیشکانی دەرمانساز و حتا ساحب بیناکانیش وەریەگرن پارەیەکی حەڵاڵ نییە لەبەرەوەی کە بەداخەوە ئێڵێم ئێمە چەند جارێکیش باسمان کردووە بەدڵنیاییەوە ڕێکەوتن لە نێوان پزیشکان و پزیشکانی دەرمانسازەیە لەسەر ئاسی هەموو عێراق و ئەم ڕێکەوتنەش لەسەر شانی نەخۆشە بەداخەوە تا ئێستا نەحکوومەتی هەرێمی کوردستان نەحکوومەتی عێراق نەیتوانی ئەم بابەتە کۆنتترۆلکە و ئەم بابەتە زۆر بە ئاسانی کۆنتترۆل دەکرێت بەڕاستی ئەگەر نرخی پشکنین و نرخی دەرمان لە هەموو دەرمانخانەکان و تاقیگەکان یەک بخرێ و هەمووی بە داتایەک و بە سیستەمێک ڕێک بخرێ جهتێکە بێ یا لایەنەگە بێ چاودێری ئەم بابەتە بکە کە نرخەکان یەکسان بوو ئیتر ئەو کاتە ئەو ڕێکەوتنە بەڕاستی هیچ ڕۆڵێکی نامێنێ و بە ئاسانیە توانرێت کۆنتترۆل بکرێ بەڵام بەداخەوە ئێستا ئەو بابەت ئەو دیاردەیە هەیە بەڵێ گیان طبعا تۆ بە پێی فتواکەی ئەو من فتوا نایم طبعا من ئەوەیشی من نییە بەڵام ئەڵێم بە پێی فتواکەی ئەو بێت ڕێکەوتن هەیە ئەوەڵێ و پارەی حرامە ینی بە دڵنیاییەوە بەشێکی زۆر لەو پارانەی کە وەریەگرن حرامە لەبەرەوەی ڕێکەوتن لە نێوانە نەگەڵ پارەی کە وەریەگرن و پارەی کە لە دەرمان دەستیانەکەوێت ئەو پەیوەندی بە و بابەتەوە نییە کە کەیسی دکتۆر کازمە پەیوەندی بە بابەتێکەوەیە کە دکتۆر کازم کاتی خۆی باسی لەوە کردووە کە نەخۆشخانەی فێرکاری نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی فرۆشراوە بۆتان نەزان ئێستا نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی نۆژەن کراوەتەوە و ئێستا نەخۆشخانەیەکی حکومی خزمەتی تیاکە کە نەخۆشخانەی هەر سوچگەرە لەسەر ئەو بابەتەیە پەیوەندی بە نەخۆشی شتیواوە نەبووەوە بەڵێ ئەوەی مناڵانە چییە؟ پرسیارەکەی چاودێری چڕ بەڵێ لەسەر پرسیاری دووەمە دیارە بابەتی عەلووە زیاتر پەیوەندی بە بەڕێبەرایەتی کشتتوکاڵی سلێمانیەوە هەیە نەک کارەکانی ئێمەوە لە زمنی ئیشەکانی ئەوانایە بابەتی چاودێری چڕ بەداخەوە ئێمە 75 کارمەندمان هەبوو خۆ بەخش بوون ئەو کارمەندانە بۆ کۆرۆنا دامەزرابوون بەڵام ئێمە لە چاودێری چڕ دامان نابوون لەبەرەوەی خۆتان نەزان نەخۆشی کۆرۆنا چۆ چاودێری چڕ بەڵام بەداخەوە گرێبەستەکان هەڵوەشاندنەوە ئەوە وای کرد کە ئەوان جواز لە کارەکانیان بێن و بەشێکی زۆر لە خزمەت گوزاریەکانی ئێمە کەم بکات ئێمە تا ئێستا شاوەڕێەوەین ئەوان دابمەزرێنەوە بێنەوە سەر کارەکانیان بەڵێ فەرموو بەداخەوە بەڵێ ئەو کێشەشمانەیە ئێمە ئەم ساڵ هەموو ئەو گرێبەستانەی کە ئەنجاممان داوە ئەتوانم بڵێم کەمتر لە نیوەی دەرمان لە گرێبەستەکانە لە تەندەرەکانە دەرچووە بۆ کۆمپانیاکان و گرێبەستیان کردووە لەبەرەوەی بەشێک لە کۆمپانیاکان هەر بەشداری پرۆسەکەیان نەکرد بەشێکی تریان مجازەفەیان بەوە نەکردووە کە دەرمان لە دەرەوە بێنن تەنها ئەوانە بەشداریان کردووە کە دەرمانی مەوجودیان هەیە و ئەیانەوێ ساقیکەنەوە ئەجینا ئەوانی تر لەبەرەوەی کە نەختینە نییە بەڕاستی بەشێکی زۆر کەمیان بەشداریان کردو و لە پرۆ بە دڵنیاییەوە کێشەی دەرمان دروست دەبێ بەڵێ دووبارە سپاس بەخێر فەرموو ئەزانی هەموو بابەتانی کە لە تەندروستی سلێمانیە حەزەکەمەوە بە چاڕوونیتانە بێت پەیوەندی بە نەختینەوە هەیە ئێمە پارەمان هەیە وەکو ڕقم وەکو ژمارە هەمانە کە سوتەمەنی بۆ ئەمبولانسەکان بکڕین بەڵام هیچ کەس پێمان نافرۆشێ بە قەرز
لەبەرەوەی ئێمە چەکیانەینێ چەکەکە بەنە بانک بۆیان خرج ناکەن پارەکە لەبەرەوە ئامادەنین کێشەکە لە یا دروزە بەیانی هەموو جارەکەم کێشەیە لەیاتەوە تا ئەو کاتەی کە نەختی نابێت فەرموو هیچ هیچ حاڵەت یەک بەنای زۆر سپاس دەستان خۆش بێ بەخێر بێ سەرچەند سپاس